جۆری سێمیان خۆشەویستەکانم ئەو کەسەیە کە نوێژ دەکا کاملەن بۆ خوش دەیکا پخت بۆ خوا بڕوای بە نوێشەیە بە پاداشتی نوێشەیە بەخوا منافق نییە لەبەر خاتی خەڵک نایکا بەڵام بەو شێوەیە نایکا کە شەریعەتی خوا فەرموویەتی لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرمودەی 757 چەند جارێک لە صحیحی بوخاریدا ئەم فەرمودە هاتووە ئەوەی کە من بۆتان دەخوێنمەوە ژمارە 757 لە صحیحی بوخاریدا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک لە مزگەوتا بوو تەشریفی مبارەکی لە مزگەوتی مەدینە ئالەو کاتەدا کابرایەک هات کابرا هات و سەلامی کرد و دیارە جەماعەتی نوێژ تەواو بۆ نوێژەکەی خۆی کرد کە نوێژی کرد هاتەوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ چاک و چۆنی و هەواڵ پرسی و پرسیارێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وڵامی سڵاوەکەی دایەوە فەرمووی ارجع فصلی فإنك لم تصلي براکەم جارێ هیچ ماڵە بڕۆ نوێژەکەت بکەوە چونکە تۆ نوێژن نەکرد نوێژن نەکرد خۆ نوێژی کرد نوێژی لەناو مزگەوتی پێغەمبەرا کرد صلی الله عليه وسلم چوو دیسان لەسەر فەرمانی خۆشەویست نوێژەکەی کردەوە هاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم جارەش فەرمووی براکەم بڕۆ نوێژەکەت بکەوە فإنك لم تصلي بەخوا تۆ نوێژن نەکرد دیسان چوو نوێژەکەی کردەوە هاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ارجع فصلي فإنك لم تصلي برا خۆشەویستە مسلمانەکەم بڕۆ نوێژەکەت بکەوە ئەوە نوێژ نەبوو کردت ئەو نوێژە خوا قبوڵی نییە تۆ نوێژن نەکرد بەکردی بە حیساب بەڵام لە شەریعەتا وەرنەگیراوە لای خوا هەر وەکو نەکردنی وایە کابرا جاری سێم کردەوە هاتەوە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەسەم بەو خوای کە ئەڵڵایە و تۆی بە حەق کردۆ بە پێغەمبەری ڕاستەقینە بۆ سەر ئەم ئومەتی ئیسلامە نێردراوی والله لأ أما ما أحسن غيره بخوا لما باشتر نازانم أو سيجار دوبارم كردوا من أو دزانم نوێژ بکەم فعلمني أجر أوي من حاڵەیە فێرم کە خۆشەویستەکەم جاری وایە گەنجێک پێت دەڵێ مام حاجبەوەی نیە تۆ تەمەنێکی زۆرت هەیە وەڵڵا ئەو هەڵەیە لە نوێژەکەتا هەیە تووڕە مەبە بڵێ علمني دەی ماڵت ئاوا بێ کاکە فێرم کە ئەگەر ئەوەی من هەڵەیە ئەسڵەکەی چۆنە لە قورئان و حەدیثا فعلمني فێرم کە فێر ئەبێ مەمنونی ئەو کەسەبی هەڵەیەکت بۆ ڕاستکاتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەستا لەبەر چاوی نوێژێکی ڕێک و پێچ کرد فەرمووی ئاوا نێت بێنە ئاوا دەست دەگری سوڕەتی فاتحا دەخوێنی دەچیا ڕکوع فەرمووی لە ڕکوعا تۆ چاوت ئاوات دەکرد و خێرا هەڵدەستایتەوە هەم لە نیو دەقەدا 4 کان نوێژت کرد بمێنەوە لە ڕکوعاتا لە شل لە جوڵە دەکەوێت هەستایتەوە سەمیع الله لمن حەمیده با پشتت ڕاست بێتەوە تا لە شل لە جوڵە دەکەوێت دواتر بچۆ سوزدەی یەکەم بەو شێوەیە بمێنەوە کە هەستایتەوە خێران ڕامەکەوە بە سوزدەی دووەم ئەڵێی دەنووک لە شت دەدەی وەکو کەڵە شێرگەنم هەڵگرێتەوە هەستەوە تۆزە لە بینی سوزدەکانە چەند چرکەیەک بمێنەوە با پشتت لە جوڵە بکەوێت ئەمجا بچۆوە بەم شێوەی نوێژەکەت بکە ئێتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لەمەوە دوای نوێژەکانت ئاوا بکە هەموو ڕکاتەکان فێری کرد کەواتە خۆشەویستم دەبێ ئاگادار بی شەرت نییە هەر نوێژ بکەی فەرمووی نوێژت نەکرد تۆ نوێژت نەکرد ئەوەش جۆرێکە لە نوێژ نەکردن بگەڕێەوە بۆ شەریعەتەکە بزانە بە شەریعەتی خوا نوێژ چۆن دەکرێت ئێستا بەرنامەی نوێژکردن ئەوەندە ئاسانە ئەلحەمدولیلا ئەو موبایلەی پێتە ئەم هەموو شتەی سێ دەکەی دەی بۆ باسی نوێژێکی سونەتی پێ سەڵ ناکەی صلوا كما رأيتموني أصلي بەو شێوەیە نوێژ بکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کە من نوێژم کردووە هەر لە یوتیوبەکە تا لێیدا هەمووت بۆ دیاری دەکا بە بێ مەلا پێ دەڵێن نوێژی سونەتی چۆن دەکرێت نوێژەکە خوا قبوڵیەتی ئەرکانەکانی چۆن دەکرێت